تاپۆنەکردنی خانووی چەند گەڕەکێک لە قەزای کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان هاوڵاتیانی دووچاری گرفت کردووە بە جۆرێک لە ماوەی ڕابردوو نەیانتوانیوە لە وەرگرتنی پێشینە سوودمەند بن لە ئێستاشدا دانیشتوانی ئەو گەڕەکانە بەهۆی نەبوونی خزمەتگوزاری پێویستەوە ژیانێکی سەخت دەگوزەرێنن و وەک خۆیان دەڵێن لەگەڵ نزیکبوونەوەی بانگەشەی هەڵبژاردنەکان بەڵێنی تاپۆکردنی خانوو خزمەتگوزاریان پێ دەدرێت بەڵام دوجار هەموو بەڵێنەکان بێبنەما دەردەچن. لە ماوەی 27 ساڵی حکومڕانی کوردیە نەیانتوانیوە شوێنێک بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت دابین بکەن هەموو ساڵێک لە کاتی نزیکبوونەوەی بانگەشەی هەڵبژاردنە بەڵێنەوە درێ کاکە گەڕەکانتان بۆ تاپۆ ئەەکەین و تەجاوزەکان تاپۆ ئەکرێ و لێمە لە خزمەتی خەڵکی کەم دەرامەت هاین و ئەمە بەڕاستی خەڵک ئەم جارە بەوە ناخەڵەتە ئەم ئەدەن و لەعان هەڵبژاردنەوە ئیسە ناکراوە هیچ ئیشێکیان بۆمان نەکردەوە لەلانی یان تاپۆ تقریبا 800 ماڵی ئەم منتیقەی حەمرینە 800 ماڵە هەمووی کەسی نەکرا تاپۆی بۆ نەکراوە ئەگەیەتە وەختی دەنگدانەکە ئیتر دوان بە ناو کۆڵانەکانە فشفشەی هاوە دەستیانە سبووقەکەن و مەساعەکەن و مەترەکەن و دوای دەنگدانەکەیش خوا حافیز هیچ نییە. لە 2006 حتا ئێستا ئەڵێن ئەمری تاپۆی ئەم گەڕەکە دەرچووە بەڵام هەر قسەیە وەختی انتخاباتەکە چیەکەن گەرمیەکەن تیاین تاپۆیەکەین ئەوهاکەین ئەوکەین کاکە تاپۆی ناکەن بەس خزمەتوەزاری بەسیط ئەورە منطقە ئەم گەڕەکی ئێمە هەموو گەڕەکان ئەم گەڕەکە تایبەت بووەتە هۆی نەخۆشی کشتی سێنکە و خۆڵ و خاشاکی پیسە. لای خۆیەوە سەرۆکی شارەوانی کەلار باسی لەوە کرد بڕیاری تاپۆکردنی 13 گەڕک دەستی پێ کردووە و ئەو گەڕەکانش کە لەسەر نەخشەی بنەڕەتی شارەوانی دروست نەکراون مامەڵەی تاپۆکردنیان بۆ ناکرێت و قەرەبوو دەکرێنەوە. کۆی ئەو گەڕەکانەی لە کەلارەکە سوودمەند دەبن سەر و 11 گەڕەکە نزیکەی 13 گەڕک سوودمەند دەبێت لە بڕیاری تاپۆکردنی گەڕەکەکان ئەمەوە ناگەینێت چەند گەڕک ئەگرێتەوە فلان شوێن ناگرێتەوە فلان شوێن نەگرێتەوە بڕیارەکە زۆر وازەحە ئەو گەڕەکانەی کە نەخشەی بنەڕەتیان هەیە وکە کێشیان نییە تاپۆ ئەکرێن و ئەو هەندێک ماڵی ترمان هەیە ناکەونە ناو گەڕەکە ئەکەونە ناو خزمەتگوزاری شارەوانیوە ئەکەونە بەر شەقام ئەکەونە بەر خزمەتگوزاری وەکو سەوزایی یاخود شوێنی پرۆژەیەکی خزمەتگوزاری ئەمانە قەرەبوو ئەکرێنەوە کەواتە کۆی بڕیارەکە هیچ هاوڵاتیەک زەرمەند نابێت لەم بڕیارە ئەوەیشی کە خانۆکەی بۆ تاپۆ نەکرێ قەرەبوو ئەکرێتەوە کە قەرەبووەکەی لە نرخی خانۆکەی ڕەنگە زۆر زیاتر بێ. تاپۆنەکردنی بەشێک لە گەڕەکەکانی قەزا و ناحیەکانی سنووری ئیدارەی گەرمیان لە کاتێکدایە بەشێکی زۆری دانیشتوانی ناوچەکە لە ڕابردوودا دووچاری ئەنفال و ماڵوێرانی بوون و دوای 27 ساڵ لە حکومڕانی حکوومەتی هەرێمیش هێشتا نەبوونەتە خاوەنی ئەو خانووەی کە تێیدا دەژین و بەرهەمی ڕەنجی چەند ساڵەیانە. جێبەجێ نەکردنی ئەو بەڵێدانەی کە حکوومەتی هەرێم و 10 سەڵاتدارانی هەردوو حزب لە کاتی بانگەشەی هەڵبژاردن بە خەڵکی دەدەن وای کردووە هاوڵاتیان هیچ ئومێدێکیان بەم حکوومەتە نەمێنێت. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.